ناوچەی گەرمیان ئەو دەشتە فراوانەی کە زۆربەی ساڵەکان بەدەست وشکە ساڵیەوە دەیناڵاند ئەمساڵ هاوکێشەکە پێچەوانە بۆتەوە. زیادبوونی ڕێژەی بارانبارین و بژانەوەی سەرچاوە ئاویەکان وێنەیەکی جیاواز پیشانەدەن. ئەم دیمەنانە نەک تەنها سیمەی ناوچەکەی سەوز پۆش کردووە، بەڵکو ژیانی جوتیاران و ئاستی ئاوی ژێر زەوی گەیاندۆتە قۆناغێکی نوێی بژانەوە. لەم پرۆگرامەدا تیشک دەخێنە سەر ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن بە ئاستی ئاوی ناوچەکەم و بەرهەمی جوتیارەکانی. لە قەڵای دیێرینی شەروانەوە سڵاوتان لێبێت. ئەمڕۆ لێرەین بۆی کە بزانین دۆخی بارانبارین ئەمساڵ بەگشتی لەم ناوچەیە چۆن بووە و بەرهەمی کشتتوکاڵی بەکوێ گەشتووە و هەروەها ئاستی ڕووباری سیروانیش تا چەند زیادی کردووە. کۆمەڵێک زانیاری دیکە لە ڤارەوە ببیستن. دەیان ساڵە ئەم دەشتە پانوبەرینەی ناوچەی گەرمیان سەبەتەی خۆراکی و لانکەی کشتتوکاڵی ناوچەکەیە. ئەمساڵ بەهۆی ئەو ڕێژە زۆرەی بارانەوە و شێداربوونی ئەم خاکەوە بۆ لای هەر جوتیارێک دەچیت سیمای دڵخۆشی و شادومانی بە ڕوخساریەوە دیارە. یەکێک لە جوتیارەکان ئەو شادومانی و دڵخۆشەی خۆی لەگەڵ ئێمەدا بەش کرد. ئەو زۆر جیاواز قسەی بۆ کردم لەسەر دامەزراوەی میدیایی ڤار و پێشبینەکانی من لەوێ. بەڕاستی ڕێنمایی باشیدا هەم بۆ جوتیارەکان هەم بۆ خاوەن ئاچەڵەکان زۆر جاسەری بەڕێستەکەنێکی باسەری کاکە حەمووگە بزانە بارانە یاخود باران ناوارێت دەستخۆشی لێت یەکن بەڵام ئیسش ئەو خۆ دەزانین سەگەرمە هاتیە بە تایبەتی چی بە تایبەتی خاوەن ئاچەڵەکان متابعی پەیجەکان بزانە گەرما هەیە یاخود گەرمان نییە. دڵخۆشم کە هەم بەندە و هەمیش ڤار بۆتە سەرچاوەیە کە هاونیشتمانیان بتوانن سوود لە پێشبینەکانمان وەگرن. پاس بەخوای گەورە ڕێژەی دەخلودان ئەمساڵە کەش ساڵەکانی تر باشتر بوو. باسی زیانیان نەکردو ئەمساڵ چونکە ئەوەی کە بارانیش زۆر باریوە ئەمساڵ بەڵام ئەنێک فەلا هەڵێ زیانم کردووان زیانیان نەکردو ئەمساڵ ناڵێن بۆچی ئەگەر کردوێتان بۆچی بەخوای گەورە زیان نەبووە ڕێژەی دەخلودان وەخت و باسمان کرد باش بووە بەڵام زیانەکان چییە لافا و خڕەکان هاتیە ئاوەکە ڕۆی بەرەو خوار زەریدا لە بە تایبەتی ئەوانەی کە لەسەر ڕووباری سیروان کشتتوکاڵیان کرێت. هەرچەندە ئەمساڵ ساڵێکی پڕ بەرەکەت و باراناوی بوو بەڵام جوتیاران بەدەست گرفتێکی چەندین ساڵەوە دەناڵێنن. ئەوان لە نێوان بەرداشی حکوومەتی عێراقی و هەرێمدان هەموو ساڵێک کێشەی ساغنەبوونەوەی بەرهەمەکانیان بۆ دروست ئەبێت. ئێرە زەوی کشتتوکاڵکارانی گەرمیانە وەکوە بین کە لێرە کاتی درێنەکردن بە گشتی تەواو بوو وا خەریکن کە گەرمەکان ڕادستی سایلۆی گەرمیانەکەن. هاتوومە تێرە بۆی کە لەگەڵ جوتیارێک قسە بکەم بزانم کە ئاخۆ بەرهەمی کشتتوکاڵی گەنم بە گشتی لە گەرمیانە چۆن بووە. کاک مەحموود مەرحەبا. سەرچاو کاک محەممەد. ئەمساڵ بابزانم تۆ یەکێک بیلەوانی کە کشتتوکاڵێکی باشت کردووە. بڵێ سەرڕاوی کە باران باش بوو بەگشتی گەنم چۆن بوو ئەمساڵ. کاک محەممەد سەرەتا یاخوا بە خێر بن دەستوەشی بۆم چاوپێکەوتنە بەڵام ئەمساڵ چەندێ باران هەبوو فەلاح ئەتوانم بڵێم بە زۆری لە زەررا بوو. یەکەم لە چۆنەڵێ مەسروفاتی فەلاحەت زۆر گرانە و هیچ دەستگیرۆی و هاوکاریەکی فەلاح ناکرێ و ساختکردنەوەکەی مشکیلە و کێشەی سەرەکی جوتیار ساختکردنەوەی بەرهەمەکەیتی. واتە جگە لە ساختکردنەوەی بەرهەمەکانتان زیانێکی زیان هەیە لە بۆچی زیانتان کرد ئەمساڵ باران باش ساڵ باران باش بوو. ئەمساڵ لە مانگی دوو تقریبان بە کاملی باران نەباری چەند ڕۆژێکیش لە مانگی سێ یان ئەگەر هەش بێت سەرەتای مانگی دوو کەم بوو ئەوە گەرمیانی خۆشمان پێوەرە و کەم بارانی یەک مانگە بڵێ تاسییر لە گەرمەکە. بڵێ کاک محەممەد چۆنەڵێ سێ کوردیاڵێ توول لە توولی ئەچەمێت وەکو ئەوەی کە بارانەکەش نەبوو و حکوومەتی عێراقی زەربەی لێداین و بە تایبەتی هەرێمی کورسان جوتیاری هەرێمی کورسان بۆچی زەربەیان لێراون حکوومەتی عێراق ساڵی پار دەرەجەیەکی بە 850 وەرگرت و توجارەکان بە نرخێکی خوار ئەو پارەیە بۆ نمونە لە 500ەکان لە جوتیاریەکردنەوە خۆیان ئەیدەن بە حکوومەت ئەیدەن بە سایلو و لەگەڵەوەش خوتە کەم دێتەوە بە فەلاح خوتە کەم دێتەوە بە جوتیار هەرچەنەوە من وەکو خۆم خاوەن زەوی نیم زەوی بەکریەگرم بەڵام هێشتا هەر چۆنەڵێ غەدرە ئەگەر لە بازاری ڕەشە بۆ نمونە 500 و سەروی 500 کە تا ڕادێک بچێتە ئاستی 600 بە فەلاح باش. ئەوەی ئەمساڵ دەگوزارێت تەنها زرەرێکی مادی نییە بۆ جوتیاران بەڵکو کوشتنی ئیرادەی کارکردنیانە لە کەرتی کشتتوکاڵدا. ئەمە
هاواری سەدان جوتیاری ناوچەکەیە بەبێ جیاوازی. ڕابۆچوونی جیاواز لە نێو کشت و کاڵکاران و جوتیاران جیاوازە، چونکە بەشێکیان ئەڵێن ئەو گەرمەی کە دامان چاندووە توانیمانە بۆ بڕەباشێک ئەم ساڵ بارانە ئەو بارانی کە باریوە بەرهەمەکانمان ساخکەینەوە. کاگاوار یەکێکە لە جوتیارە نمونەیەکانی گەرمیان کاگاوار پێم خۆشە بێ بۆیرە حەزەکەم کاگاوارش بدوێنم ئەم کاتت باش سپاسم دەرفەتا. ئەم ساڵ گەرمت چاند بوو؟ بەڵێ چەند وڵای تقریبا تۆنت کرد بوو؟ تقریبا 2 تۆن. چۆن و بەرهەمەکەی باش بوو؟ وڵای لە خوا بەزیان ساڵ بەرهەمی گەرم زۆر باش بوو، بەڵام پارەی نەکرد. بۆچی پارەی نەکرد؟ وڵای هۆکاریەوە بوو ئەم دەواازەی لە خوار و عەرب نایە بۆ سندری نایڵن گەرمی خۆمان بڕاتە ئەو دیوە بۆ ئەوەی پارەی نەکرد. ینی خراپبوونی گەنم بەهۆی بارانی زۆر و ئەم ساڵ ڕێژەی گەنم لە پاش زۆر باشتر بوو، بەهۆی باران و زۆر باشتر بوو، بەڵام بەهۆی هاوردەی خوار ناکرێت و دەواازەکان بەستراوە ناڵن گەرمی خۆمان بڕاتە ئەو دی و بە هۆکاری وی عەرب نایە بۆ ئێرە پارە ناکات. سایلۆی گەرمیان لێتان وەرناگرێت؟ سایلۆی گەرمیان بڵێ وەرەگە، بەڵام نسبەی کەمە، یعنی فرێ ئەوە ناکەین، نسبەکە کەمە تۆ بڕی لە تەقدیرتان کرد بوو پێشتر؟ تەقدیرمان کرد و بەڵام خۆمان نەمان برد. ئەی حکوومەتی عێراقی حکوومەتی عێراقی لە بازرگاران وەرێکە، مەسەن تۆ ئەگەر لە سایلۆکە تەسلیمینەکەی وەری ناگرین لێت. دوای نسبەی ئەمە زۆر نییە بیت مثلەن فەلاح بیبال لێ تەسلیمیکە یەکسەر لێرای فرۆشێ. ئەم ساڵ ڕێژەی زۆر باش بوو، بەڵام پارەی نەکرد. گرفتی جوتیارانی ناوچەکەمان گەیاندە سایلۆی گەرمیان. بەڕێوەبەری سایلۆکە باسی شێوازی وەرگرتنی گەنمی جوتیاران دەکات و ئاماری ئەمساڵیشی خستە ڕوو. ئەمساڵ بەگشتی میکانزمی وەرگرتنی گەنمی جوتیاران لە سنووری ئیداری گەرمیان بەگشتی چۆن بوو؟ سوپاسانەکەم وەکو سایلۆی گەرمیان میکانیزمەکان هەروکو ساڵانی پێشووە لە ڕاستیە ئەوەی کە گۆڕاوە ئەوەیە کە سەرەی ئەلکترۆنی دانراوە. ئەم سەر ئەلکترۆنیە بە شێوەیە کە جوتیار لە ڕێگەی لینکێکەوە کە ئێمە لە پێیجی خۆمان و لە زۆر شوێنش بڵاو بۆتەوە لە ڕێگەی لینکێکەوە داخلە بن، پاشان جوتیارەکە پێویستە کە ئەکاونتی هەبێ ی تەلەگرام و پاشان داخلە بێت و لەو ڕێگەیەوە توانێت سەری ئەلکترۆنی بگرێت. سەرەکانیش بە شێوەیە کە ڕۆژانە ئێمە نزیکەی هەفتا سەرمان بۆ دێ، نەک بە نزیکەی بە تەواوەتی هەفتا سەرمان بۆ لێک ڕۆژە بەڵێ لێک ڕۆژە هەفتا سەرمان بۆ دێوەکو سایلۆ لە ئەپلیکیشنەکە دێتەوە لای ئێمە. ئێمە و هەفتا سەرەیە چاوەڕی هاتنی جوتیارانەکەین، بەڵام ئەوەی لە هەفتەی یەکەمە کێشە بوو بۆ ئێمە بەڕاستی ئەوەیە کە جوتیاران هەندێکیان سەراگرن و نایەنە ئێرە، ینی زۆری ئەو کێشانەمانە بوو. لە ڕۆژی یەکەمان نزیکەی 50 سەرمان هەبوو، وەکو ڕۆژی یەکەم افتتاحی 50 سەرە بوو، لەو 50 سەرەیە نزیکەی 90 ساری هاتووە. لە ڕۆژی دووەمە 70 سەرمانە بووە 24 ساری هاتووە. بۆتە گرفت بۆیەوە ئەم نەهاتنی کشت و کاڵکارانە و فەوتانی سرەکان یاخۆت دروستکردنی قەرەباڵغی زۆر لەسەرتان گرفتی دروست کردووە؟ خۆی لە ڕاستیە کە ئەوان نایەن ئێمە قەرەباڵغەکەمان لەسەر کەمە بێتەوە، بەڵام کێشەیەکمانێ لەوە ئێمە نزیکەی 49,700 تۆنمان بۆ دیاریکراوە کە پێویستە بڵێ ئێمە بەلایکەمەوە ڕۆژانە نزیکەی 1500 تۆنە بێ وەربگرین. ئەگەر جوتیار خۆی نەیە بەدەم سەرەکەیەوە لە ئاخیرا کە تۆ سەرت گرتو و نایە بەدەم سەرەکەتەوە سەریشکی کە ئەفەوتێنی. بەشێکی کشت و کاڵکارانی کە دواندوو من ئەڵێن لە سایلۆی گەرمیان گەنمەکانمان وەرناگیری، عێراقش لێمان وەرناگرن، ناچارین بڕین لە بازاری ڕەشاوی فرۆشینە. خۆی لە ڕاستیە گەنم وەرەگیرێ لە سایلۆی گەرمیان، گەنم لە سایلۆی گەرمیان وەرەگیرێ هیچ کێشەیەکمان نیە، بەڵام بەو ڕێژەی کە بۆمان دیاریکراوە. حکوومەتی عێراق بۆتان دیاریەکە؟ بەڵێ حکوومەتی عێراق بۆمانی دیاریەکە. ئەوەی کێشەیە لای ئەو جوتیارە بەڕێزانە ئەوەیە کە بەرهەمەکانیان بە تەواوەتی وەرناگیریانی. جوتیارێک بۆ نمونە لە دوێنێکی ئەرزان نزیکەی 500 بۆ 700 بۆ 900 کیلۆ بەرهەمێنێ، بەڵام لە سایلۆکان نزیکەی 100 بۆ 120 کیلۆ لێ وەرەگیرێ. ئەوە کێشە ئەساسیەکانە گیناوەکو سایلۆکان لیان وەرەگرین و هیچ کێشەیەکیشمانە لەوە. ئەوەی کێشەی جوتیارە ئەوەی ئەو بڕشتەی کە بۆی دیاریکراوە زۆر کەمە، ینی جوتیارێک لە ناوچەی گەرمیان لە سنووری نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمە یەک پارچە زەوی، یەک باران، یەک هەوا، یەک هەموو یەک شتی هەیە، بەڵام بۆ ئەو زەوی کە ئەچێتەوە سەر سایلۆی دووز 900 کیلۆ بۆ دیانراوە کە وەربگرێت بۆ هەردووەنمێک بۆ ئەوەی کە دێتە کەلار 90 کیلۆی داخل ختەی بۆ دانراوە و 30 کیلۆی خارج خستان. ئەم جیاوازیە گەورە هەیە. بەڵێ جیاوازەکە نزیکە بێتەوە لە سا یای لە 9 هێندە. داواتان نەکردوم کێشەیە چارەسەر بکرێت بۆ ئەم جیاوازیە هەیە؟ بەبەردەواتنی لە یەک ئاسمان و لە یەک هەور و لە یەک بارون و لە یەک زەوی ئەو ڕێژە زۆرە بۆ حکوومەتی عێراقی
و ئەو ڕێژەکەمەش بۆ هەرێمی کوردستان چونکە جیاوازەکە زۆر زۆرە زۆر جیاوازێک ئەوەی هەیە بە بەردەوام خەریکن بە بەردەوام هەرێمی کوردستان و بەغار لەسەر خەتن ساڵانەیەمە و کێشەیەمانەیە بە بەردەوام لە پێش دەستپێکردنی مۆسم ئێمە کۆبوونەوەیەکمانێ و کۆبوونەوەە بە بەردەوام پیانەڵێن بەڵام کێشەکە لەوایە حکوومەتی عێراقی بە ڕێژە دیارێکە بۆ هەرێم ینی ئەڵێ هەموو هەرێمی کوردستان من ئەوەندە 1000 تۆنت لێ وەرەگرم هەرچەندە ئامارەکانی بارانبارین دڵخۆشکەرن بەڵام گرفتی ساغنەبوونەوەی گەرمی جوتیاران یەکێکە لە کێشە بەردەوامەکان وەرزی بارانبارین کۆتایی هاتووە و ڕێژەی بارانیش بەم شێوەیەن کۆتایی وەرزی بارانبارینی 2025-26 لە ڤارەوە ڕاگەنم لە گەرمیان و تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان بە پێی داتاکەشناسیەکان بێت ئەمساڵ لە کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان بڕی 549.2 میلیمەتر باران باریوە لە کاتێکا لە پارساڵ تەنها 230 میلیم باران باری بوو لە قەزای کفری کاکەوتە سنووری ئیدارەی گەرمیانەوە ئەمساڵ 529.6 میلیمەتر باران باری بوو لە کاتێکدا پارساڵ تەنها 220 میلیم باران باری بوو ئەم ئامارە دەرخەری ئەوەیە ئەمساڵ لە گەرمیان بەگشتی جگە لەوەی کە بارانبارینی باش بۆتە هۆی بەرهەمێنانی کشتتوکاڵی بە شێوەیەکی گشتی بۆتە هۆی ئەوەی کە ناوچەکە ببوژێتەوە لە ڕووی ئاو ڕووبار و هەروەها لە ڕووی پۆند و بەنداوەکانشەوە سەرڕێژ بن و ناوچەکە سەوز بۆش ببێت و هەروەها ناوچەکە بەگشتی دوورکەوێتەوە لە مەترسیەکانی وشکە ساڵی و بە بیابان بوون.